بەڕێز تەیمور دووەیدار شۆڤەکاری سیاسی سەبارەت بە ئایندەی گرژیەکان و ڕۆڵی رووسیا لە گرژیەکان لەگەڵمانە بێت. بەڕێز تەیمور سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. بەرەو پێشچوونی زۆر هەیە و دەستەی تەحریر الشام کۆنتڕۆڵی تاواتی ئیدلیبی ڕاگەیاندووە، ڕەوشەکە چۆنە بینن؟ بالطبع كانت مفاجأة واضحة أنها بەڵێ بەڕاستیەوەی ڕۆیدا سوپرایزێکی گەورە بوو بۆ هێزەکانی سووریا، بۆ سوپای سووریا ئەوانەی کە و بەشێک لە میلیشیە شیعیەکان ئەوانەی کە ئێستا بەڕاستی بۆ بەدەستهێنانەوەی توانای وەڵامدانەوەی هێرشی بەرەی ڕزگارکردنی شام لەو بارودۆخەدان رووسیا چەند زانیاریەک هەیە لەوەی کە دەستی کردووە بە پڕچەکردنی هێزەکانی سووریا. رووسیا خەریکە وردە چەکیان پێدەدات هەرچی پێویست بێت دەیانداتێ بۆ ئەوەی بتوانن وەڵامی هێرشەکانی دەستەی ڕزگارکردنی شام بدەنەوە. هەندێک زانیاری دیکەش هەن، زانیاریەکان ئاماژە بەوە دەکەن کە ئێستا فڕۆکەی رووسی و سووری بە بۆمبی قورس پڕچەک دەکرێن. هەر زۆر باشە بەڕێز تەیمور، ینی ڕۆڵی رووسیا تەنیا لە پێدانی چەکەمێنێتەوە یاخۆت ڕاستەوخۆ بێژگە لە هێرشی ئاسمانی خۆی بەشداری ئەم شەڕاکات، چونکە ئێستا بەشێکی زۆری سوپای سووریا کشاونەتەوە لە شارەکان لە حەلەب لە ئیدلب بە تاواتی کۆنتڕۆڵ کراوە. من پێم وایە مۆسکۆ و رووسیا بەگشتی هاریکار دەبن لەوەی ئەم کێشە سیاسیە چارەسەر بکرێت، بە تایبەتی بەوەی کە گفتوگۆ لەگەڵ تورکیا بکرێت، چونکە تورکیا سەرپێچی ڕێکەوتنی ئاستانەی کردووە و ئەمە بەڕوونی لە زموزۆڵەکانی تورکیاوە دیارە، چونکە هەموو لایەک دەزانن دەستەی ڕزگارکردنی شام لەلایەن تورکیاوە پشتیوانی دەکرێوانێک لە وڵاتانی ئەوروپاش. من پێم وانە رووسیا لەم کات و ساتەدا توانای ئەوەی هەبێت کە هێزی زیاتر بنێرێ بۆ سووریا بۆ ئەوەی کە لەسەر زەوی شەڕ لەگەڵ ئەو هێزانە بکەن و پشتیوانی سوپای سووریا بکەن. بەڵام لە هەمان کاتدا دەبێ ئەوەشمان لەبەرچاو بێت کە پلانگێڕیەکە ڕوون و ئاشکرایە بۆ ئەوەی دەست بەسەر حەلەبدا بگیرێت و زۆرێک لە ئەگەری ئەوە هەیە ئەو بەشە سربەخۆ ببێت و بە هاوکاری تورکیا ببێتە ناوچەیەکی سربەخۆ. ئەگەرێکی زۆر کراوە هێشتێکی لەو زۆرە ڕوو بدە و ئەم پلانە لەم ساتەدا جێبەجێ بکرێت، بە تایبەتی لە کاتێک وەکو ئێستادا کاتە رووسیا دەست بە گفتوگۆی سیاسی دەکات. گفتوگۆ سیاسەکان بۆ ئەوانن کە خوددا لە پێنە ئەون کە بەسەر ئەم ئەگەرەدا زاڵ ببن و ئەو ناوچەی ئەو سربەخۆیە بەدەست نهێنێت بۆ پشتیوانی سووریا دەکات. زۆر باشە. ینی کاک تەیمور چۆنە لە سووریایە کە ئەمریکای لێیە، ئێرانی لێیە، تورکیای لێیە، رووسیای لێیە و سوپای سووریا خۆشی لێ هێرشێکی ئەوەندە بەرفراوان و لە کاتێکی وایە و بۆ شێوە ئاسانە ئەکرێت چی لە پشتەوەیە؟ بۆچی بەم شێوەیە؟ ئێمە هەمومان بینیمان کە لەوێ سیناریۆکە چۆن بوو و هەمووشمان شایەدی بچووک بوونەوەی هێز و دەسەڵات و با بڵێن گروتینی حیزبوڵلاین لەلایەن ئەمان و لەلایەن گروپە چەکدارە شیعیەکان بەگشتی ئەوانە دەسەڵاتیان وردە بەرتەسک دەبێتەوە. و جگە لەوەش ئێستا جموزۆڵێکی ئێرانی هەیە بۆ ئەوەی بارودۆخەکە بەرەو هێوربوونەوە بچێت. بۆیە من پێم وایە ئەم گروپە چەکدارانە کە گروپی شەڕکەرن باڵی ئێران و سەر بە وڵاتن لەو ناوچانەدا، ئەم گروپانە ئەوەندە بەهێز نین بەڕاستی و ئەو گڕوتین و هێزەشیان نییە کە ماوەیەک لەمەوبەر هەیەم بووە زیاتر لە 5 ساڵ تێپەڕیوە بەسەر ئەو هێرشانەی کە کاتی زامنی ئەمنیەکان ئەنجامیاندا دوای
ڕێکەوتنی رووسیا و تورکیا لە سووریا بەڵام بەداخەوە تورکیا ئێستا دەسوەردانی کردووە بۆ ئەوەی کە دۆسیەکی زۆر مەترسیدار بزۆڵێنێت ڕەنگە هەموو شتێک سەراوژێر بکاتەوە لە ناوچەکەدا ئەمە لە بەرژەوەندی هیچ لایەکدا نییە لە بەرژەوەندی هیچ وڵاتێکدا نییە بە تایبەتی ئەوانەی هەژمونیان لە ناوچەکەدا هێنک بەتەنێت خاکی سووریا بەڵکو ڕۆژاتی ناوەڕاست بەگشتی بۆیە پێم وایە کە گرژی زیاتر دەبینین لە بەرەکانی شەڕ لە سووریا بە تایبەتی ئەو ناوچانی کە هێزەکانی قەسەدەی لێن و ڕەنگە با بڵێن داستانێکی دیکەی سووری بەیەکەوە ببینەوە هەرچەندە ئێمە ئەو شتەمان ناوێت. زۆر باشە ئایندەی گرژیەکان بە لە بەرچاوگرتنی ئەم دۆخە ئێستا چی دەبێت؟ بەڕاستی نازانم لەبەرەوەی بارودۆخەکە ئاڵۆزە و هیواخوازم هیچ نەبێت خوێن ڕێژین نەبینین لە نێوان خۆدی سووریەکاندا جارێکی دیکە و خوێ ڕێژە نەبینینەوە زۆر بەداخەوە ئەگەر بێت و گرژی یاخود پەرەسەندن زیاتر ببێت ئەگەر دەڕبرینەکەم دروست بێت نەک تەنیا لەم بەرەیە بەڵکو لە بەرەکانی دیکەی سووریاش ئەوە لەو ساتە دڵنیام کاردانەوەیەکی زۆر نەرێنی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبینین کاردانەوەیەکی خراپ لە کاتێکدا ڕۆژهەڵاتی ناوەڕاست خۆی لە بارودۆخێکی خراپ و گەڕگرتوودایە ئەو ناوچەیە کە هەندێک لە شرۆڤەکاران لە جیهان دەڵێن ئەم ناوچەیە ڕەنگە سەرەتای شەڕی سێمی جیهان بێت و ڕەنگە شەڕێکی نەوەویش دروست بێت بۆیە تا لەم جۆرە ئەگەرانە دوور بکەوینەوە باشترە مۆسکۆ سووریا هەرچی پێویست بێت دەیکا بۆ ئەوەی ئەم سیناریۆیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوو نەدات بە لە بەرچاوگرتنی ئەوەی کە ئێستا لە ڕوودەدات. بەڵێ بەڕێز تەیمور دوای دار شرۆڤەکاری سیاسی لە مۆسکۆ لەگەڵ مامی سوپاس بە ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێت.